بینرانی بەڕێز خۆشەویستانم ممکاتتان باش بە خۆشحاڵەوە لاڵقەیەکی نوێی بەرنامەی تەباناتەبا لەگەڵتانم بۆ گفتوگۆکردن سەبارەت بە پرس و بابەتێکی دیکە لەم بەرنامەیە گفتوگۆکەین سەبارەت بە بەشداری گەنجان لە کاری سیاسی هەرێمی کوردستاندا یان گەنج و بەشداری سیاسی لە هەرێمی کوردستانە. ئێمە لەم بەرنامەیە پرسین ئایا تۆژی گەنجان لە هەرێمی کوردستاندا خاوەن پێگەیەکی گرنگ و کاریگەرن لە ناو پرۆسی سیاسی هەرێمی کوردستاندا یان گەنجان تۆژێکی فەرامۆشکرا و پەراوێزکەوتون. ئایا بوونی دەیان گەنج لە ناو سەرکردایەتی حیزبە جیاوازەکانی هەرێمی کوردستانە هێمایە بۆ نیەتێکی باش و پرۆگرامێکی باش لەلایەن حیزبەکانەوە بۆ بەشداری پێکردنی گەنج لە ژیانی سیاسیە یان بە پێچەوانەوە تەنها هەوڵێکە بۆ جوانکردنی ڕوخساری حیزب و بەکارهێنانی توانای گەنجان لە بەرژەوەندی گروپی دەستنەدار لە ناو حیزبەکانە. ئایا ئەگەر ئەو گریمانەیە بەرە وەکو واقعێک تەماشا بکەین کە بەشێکی بەرچاوی گەنجان لە کاری سیاست و سیاستکردن لە هەرێمی کوردستان دوور کەوتونەتەوە هۆکاری ئەمە ئەگەڕێتەوە بۆ بێباکی گەنجان خۆیان و بە یەخدانیان بە کۆمەڵێک مەسایلی لاوەکی یان بە پێچەوانەوە ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە لەلایەن حیزبەکانەوە بە شێوەیەکی بەرچاو بێئومێد کراون و ناچار لە کاری سیاسی دوور کەوتونەتەوە. بۆ گفتوگۆکردن لەگەڵ لەسەر ئەم بابەتە میوانداری هەرێک لە بەڕێزان هێمن کەریم نووسەر و ڕۆژنامەنووس و ئومێد خۆشنا و سکرتێری یەکێتی لاوانی دموکراتی کوردستانمان کردووە بەخێرات هەموو لایەکتانەکەم. کاک ئومێد بۆ چوونەکەیە لە خوێندنەوەی پەیوەندی نێوان گەنج ونەوەی تازە بە حیزبەکانەوە ئەوەیە کە بە شێوەیەکی گشتی گەنج لە ناو حیزبەکانە پەراوێز خراوە و لە پەراوێزی ژیانی سیاسی و بڕیاری سیاسی ئەشیت و هیچ ڕۆڵێکی ڕاستەقینەی نییە. دەگەشتنی بەڕێز لەماریەوەچێ بمانێ و نەمانوێت لە هەر کۆمەلگای زیندوو ئەوەیە کە ململانەی نەوەکانی تێدا وجودیە بێتن واتە کۆمەلگای کوردستانیش ئاساییە ململانەی نەوەکان تێدا وجودیە بێتن. بەڵام لە کوردستاندا گەر واقعیانە سیر بکەین نەگەیشتۆتە حەدیەوەی ململانەکان ڕەفزی یەکتری تێدا بێواتە جیلی پێشوو بەو شێوازی تێفکرین و دەربڕینەکانی لەو ئاسەدا نییە کە ڕەفزی جیلی ئێستا بکاتەوە. جیلی ئێستاش جیلی نوێ دیسانەکە هەمان تێفکرین و بیر و بۆچوونیەکی ئەوتۆی نییە کە ڕەفزی هەموو ڕابردووی جیلی پێش و خۆی بکاتەوە. کۆمەلگای کوردستانیش کۆمەلگایەکی تازە لە نەشونمای پێگەیشتندای کۆمەلگایە کە مەمارەسەی سیاسی تێدا قۆناغێکی دیکە چوتە پێشەوە. بۆ یەگەر سیر بکەین دەبینین لە هەندێک حاڵەتدا پێشوەچوونی باش لە پێشەوە کەوتنی بواری گەنج و بزاوی گەنج و بزاوی میلیانەی گەنج وجودیە و لە هەندێک حاڵەتیشدا تا ئەمڕۆژ لەمپەر و کۆسپ و ڕێگر لە بەردەم توانەکانی گەنج وجودی هەیە. دەکرێت واقعیانە ئەگەر لۆژیکیانە قسەی لەسەر بکەین پرسێک لە وڵاتە هەیە ئەو پرسە بریتە لە پرسی گەنج ئەو پرسە ڕەبتە بە لایەنە اقتصادیەکەیەوە لایەنە سیاسیەکەی و لایەنە کۆمەڵایەتیەکەی و لایەنە ڕاهاتنی لەگەڵ دنیای نوێ سەردەمی نوێ هەموو ئەوانە وابەستەنە بە پرسێک کە پێی دەگوترێ پرسی گەنج. بەشداری سیاسیش بەشێکە لەو پرسەی کە پرسی گەنج لە وڵاتە هەیە لە ئاستەکانی میلیدا سیر بکەم دەکرێت گەیشتوتە حەدێکی واکە بە هەندێک ڕوئیاوە سەیری بکەی گەنج بەشدارێکی کاریگەری هەیە و لە هەندێک حاڵەتی دیکەش سیر بکە ئەو لەمپەرانە ئەو گرفتانەی لە بەرامبەر گەنجدا هەنا پێ دوایە لە کۆمەلگایەکی زۆر دواکەوتوو دەژین گەنج هیچ فرسەتێکی بۆ نەڕەخسەوە. بەڵام لە حاڵەتە واقعیەکەیدا لە سەرەتایەکی زۆر جواندایە لە سەرەتایەکی باشدایە ئیشاراتی جوان دەبینی مؤشراتی جوان دەبینی لە ئاستی میلی لە ئاستی کۆمەڵایەتی لە ئاستی فەرمانڕەوایی لە ئاستی ئیداری لە ئاستی سیاسی دەبینین حرەکەیەکی گەنجانە وجودی هەیە. ئەو حرەکەیە کە سەرەتایەکەم تەسەوەڕ دەکەم لە ئایندێکی زۆر نزیکدا کاریگەری باشترە بێتن. ئەگەر ئێمە سەری سەرەتای دامەزراندنی هێزە سیاسەکان بکەین لە هەرێمی کوردستانە بۆ نمونە پارتی دموکراتی کوردستان یا یەکێتی نیشتیمانی کوردستان لە سەرەتای دامەزراندنی ئەم هێزەوە سەیری سەرکردایەتی ئەم هێزە بکەین لە ڕووی تەمەنەوە زۆر بەدەگمەن کەسێکی تیابێنیتەوە تەمەنی لە 40 یان زیاتر بێ بە شێوەیەکی گشتی هەمووی گەنج و نەوەی تازە و 20 ساڵ و بەرەوژور بووە کە ڕێبەرایەتی ئەم حیزبەی کردەوە. بەڵام ئێستا ئەم تەمەنە لە ناو سەرکردایەتی و مەکتەبی سیاسی حیزبەکانە چەندێکی پێکەهێنێ. بەتاکید ئەو دوو هێزەی باستکردن پارتی دموکراتی کوردستان یەکێتی نیشتیمانی کوردستان ئەگەر سەیری تاریخی پارتی دموکراتی کوردستان دەکەی ئێستای قیادەکانی تەماشا دەکەی بە جەرێت تەمەن پێوەەر بێتن بەڵێ بەشی زۆر لە قیادەکانی پارتی دموکراتی کوردستان سەر و سەدا هەشتایی لە زەمەنی زوودا تەمەنی لە نێوان 25 تا 30 ساڵی بووە.
یەکێتی نیشتیمانی کوردستانیش لە دوای دامەزراندنیەوە دیسانەکە بە هەمان شێوە گەنج لە قیادەیدا کاریگەر بووە و بەشێکی زۆر ڕێژەیەکی زۆر گەنجان لە سەرکردایەتی ئەو ڕێکخراوە بوون ئەو حزبە بوون ئەمڕۆیەکیش کە ئەو دوو حزبە لە حکومڕانیدان پێوە تەنها ئەوە نابێتن تەنها لە قیادەی ئەو دوو حزبەدا مشارەکەی گەنج ببێتە پێوەەر کە پێ دوابێ گەنج چەندە ڕۆڵی پێدرایان پێ نەدرایە ئەو دوو حزبە دوو حزبی حکومڕانن ئەگە وەکو نمونە و عینەوەری بگری لە کوردستان لە پەرلەماندا وجودیان هەیە لە حکوومەتدا وجودیان هەیە هەموو کایەکانی ئەو وڵاتەکە وەکو دوو حزبی حکومڕان لە 92 تا ئەمڕۆکە بە هەر شێوازێک لە شێوازەکانی لە حکومدا بوونە پەرت و بڵاویەکی تێدا دەبیندرێتن ئەو گەنجانە دابەشی سەر ئەو کایانە بوونە تەنها لە قیادەی حزبەکانی داوجودی نیە نمونە پارتی دموکراتی کوردستان بەسەرەکەی من ئەمەیە کە ئەمنەوە تازەیە وەک چۆن لە پێشترا توانیان ڕێبەراتی بسوودنەوەی سیاسی بکەن بەڵام لە ئێستا ناتوانانی ئەومە لە سەدا هەشتای سەکرداتی بڵێ ئەگەر بەگەڕانەوە لە بۆ ڕابردوو بیتن لە ناوەڕاستی هەفتەیەکان شەستەکان بەر لە شەستەکان لە قیادەی پارتی دموکراتی کوردستان گەنج وجودی زیاترە بووە دوایین کۆنگرەی پارتی دموکراتی کوردستان جارێکی دیکە ئاوڕدانەوە بۆ لەو پرسە کە ئێستا ڕێژەیەکی زۆر لە گەنجان لە قیادەی پارتی دموکراتی کوردستان لە کۆی پەنجاویە گەندامی سەرکردایەتی پارتی دموکراتی کوردستان سەدا چلی تەمەنی خوار 50 ساڵینە و کەمتری شێدا هەیە لە تێدا هەیە لە حکومی زۆر سپاس کاک هێمن تێگەشتنی تۆ ئەو بۆ مەسەلەیەکیە تا چەند پێ دوایە گەنج لە هەرێمی کوردستانە لە ناوەندی گرنگی بەڕێدانی سیاسیازی و بەشداریکی ڕاستەوخۆ کاریگەری لە پرۆسی سیاسیە لە هەرێمی کوردستانەوە پەراوێز نەخراوە بەڵێ لە ڕاستیا من بڕوام وایە خۆی بەشداریکردنی گەنج لە پرۆسی سیاسیە بەشێکە لەو پرۆسەیە کە گەنج بەشداریت هەیە کامە ینی بڕاوەتەوە ئەوە خۆشی پرۆژەیە ینی کاتێک ئەڵەن گەنجنایەتە پرۆژێنیەوە بەشێکە لە وەڵامەکەی کە بەشداری هەیە لە پرۆسی سیاسی ینی ئمە لەسەرەوە ئیشکالم نییە بەڵام گرفتەکەی منەوەیە با شیکەنوین لە نێو ئێمە سێ جونگەی سەرەکیمانەیە لە حکومڕانی لە کوردستاندا لە نێو ئەم سێ جونگاییان حیزبەکانن و حکوومەتەوە پەرلەمانە باشە ئایا لەم سێ جونگای چێ زۆرترین گەنجی تایە بێگومان ناو پەرلەمانە گەنجەکان زۆرن و بە هەموو ڕەنگەکانەوە تا ڕادێک لە پەرلەمان ئەوانەی کە دیارن گەنجەکان وەلی ئەوانەش ڕەنگە چەند لایەنێکە بێت کە گەنجی زیاتری دادێن باکاتی ئەو گەنجی تیانێ بەڵام ئەو شوێنی کە گەنجی تایە پەکیش پێخراوە لە حکومڕانی لە کوردستانە باشە یعنی لە پەرلەمانە ئێستا کە گەنجمان هەیە لە ناو پەرلەمانە بەڵام سێری ئەەکەی هیچ وجودیشتی پەرلەمان ناتوانێت لێپرسینەوە لە هیچ کەسێک بکە ناتوانێت لێپرسینەوە لە وەزیرەکانی خۆی بکە و ناتوانێت سیستەمی سیاسی بە ئاڕاستەیە کابرێت لەبەروی گەنج کە بەڕاستە و خۆ زۆرینەی گەنجی تایەوە گەنج ماوەڵی لەگەڵاکە لەو پەرلەمانە بۆیە پشیان خستو ئەمە پێ وایە ئەمە بەڕای تو ئەمە ئەواگەێنە کە ناخۆشیێکی قوڵ لە بینی گەنج و دەسڵاتی سیاسیە لە هەرێمی کوردستانە بالفعل وایە تا ئێستا نەوەی نوێ ڕێیان پێ نەداوە و بەشداری سیاسی بکات چکار لێمان تێک نەچێ تا ئێستا نەوە کۆنەکان کە لە پرۆسی سیاسی وڵاتەیان تا ئێستا شەڕ لەسەر دەسەڵاتی یەکتری و ئەوە نەبێ گەنج بەشداریان پرۆسەیەنەکە گەنج بەشداری کردووە بەڵام مد بووە ینی لە حاڵەتی مدبوونیە و دوجار ئەسڵ من بڕوام وایە بەشداریکردنی سیاسی لە حکومڕانی لە کوردستانە گەنج بەشداری تیا بکە ئەزانی وەکو ئەوە هەر لە بیدایەتەوە گەنج ئەمرێ و لە پرۆسی سیاسی کوردستانە یعنی بەرەوەی بەست یان هیچ شتێکی پرسی و ڕایکی پێ ناکرێ و مامەڵێکی سیاسی پێ ناکرێ هەمیشە بڕویان وایە ئەوان لە خۆ لەسەرەوە تەناتوان کێشەکان چارەسەرکەن لە مای ڕابردووە لە حکومڕانی کوردستاندا سێرکە لە مای 20 ساڵی ڕابردووە تەنها چ حکومڕانی وڵاتاکە ها تەنها ئێمە بەس گوێ بۆ سەرۆکان نەگرین و تا ئێستا گەنجێکمان نەبینی بێت قسەی لەسەر بچێتە بەرەیەکەوە تا بە ڕادەیەک بەربەرەوە پێشەوە بڕابووی قسەکەی من لە ڕاستی ئەمەیە کاگومە من بڕوان بەوە نییە گەنج هەر هەر بەشداری بکات لەم پرۆسە سیاسی حکومڕانی کوردستاندا هیچ ئامانجێکی نییە ئامانجیە بەڵام هیچ وەبەرهێنانێکی دەستمان ناکرێت چکار بمانەوە نمانەوێ لەبەرەوەی کە پێت وایە بەکارهێنن بەکارهێن لێ گەنج و بەشداریکردنەکەی شکلیە بەڵێ چونکە ئازانم گەشتم زۆر سپاس دەکەم زۆر سپاس کاکومێت کاکە من پێمانەڵە بەشداریکردنی گەنج بەشداریکردنێکی شکلیە و ناکۆچێکی قۆڵ هەیە لە بینی دەسڵاتی سیاسی و گەنج لە هەرێمی کوردستان سەرەتا گوتم ئاسایی کۆمەڵگای زیندوو بریتێ لە ململانەی نێوانەوەکانی وا تا زۆر ئاساییە ململانەیە گەسا لە کوردستاندا هەستی پێ بکرێت لە نێوان نەوەی کۆن و نەوەی نوێ بەڵام ناکرێت بە بێویژدانیەوە ئەمە حرەکەیەکی زۆر بزاوێکی زۆر گەورەی و گەنجانە لە وڵاتە هەیە پێمان وابی هیچ بزاو تێک نییە گەنجانە ڕێیان پێ نادرێت گەنج کاینێکی بەستە زمانی ڕێ لێ بگیرێ گەنج هێزە فشارە تااقەتە توانایە بۆیە ئەگە پەرلەمان وەکو پێوەربەرگرینەوەی کاکێ من باسی کرد
پەرلەمان ئەگەر پێمان وابی پەخستنی پەرلەمان یان ئەوە بێتوانایی پەرلەمان تەنها لەبەر ئەوەیە ژمارەیەک لە گەنجان لە پەرلەماندا هەنە و ئیدی ڕێگایان پێنادرێت ئەو گوناحێکی زۆر گەورەی هەم لە گەنجی دەکەین هەم لە پرۆسی سیاسی لە وڵاتی دەکەین ئیشکالەتێکی قوڵ لە نێوان هێزولیانەکان هەیە ئۆپۆزیسیۆنێکی بەهێز هەیە دوو حیزبی حکومڕان هەیە چەند حیزبێکی لە بینی هەردووچیاندانە ئۆپۆزیسیۆن و نە دەسەڵاتن لە پەرلەماندا وجودی هەیە ئیشکالیەتی ئەو حزبانەیە ئەوەی کردووە کە پەرلەمان هەندێک پێمان وابی کارایە و هەندێک پێمان وابێتن کاران نییە بۆیە ئەوە ڕێگری لە گەنجنیان لەو ژمارە گەنجەنی کە لە پەرلەماندا وجودیان هەیە دوو لەو سێ زمگوی بەڕێزیان باسی کرد خۆ پێمان وانیە کا کێمنجان بەس بەشداریکردنی گەنج پێوەرەکەی ئەوەیە لە کۆی 20 وەزیر لە وڵاتە و 111 پەرلەمان قیادی چەند حزبێک ئەومان پێ بەشداری بێتن 1400 گروپ و ڕێکخراوی کۆمەڵی مەدەنی هەن گەنج ڕۆلی کاریگەری تێدا هەیە پەرلەمان ڕێژەیەک کە جەنابەت پێی مقنع بووی کە پەرلەمان ڕێژەیەکی زۆر گەنج بەشداری تێدا هەیە دوو ئەگەر حکوومەت وەکو پێیکەلەک وەکو هەیکەلەک وەکو ئیدارە سەیردەکەی خۆ بریتی نیە تەنها لە 20 وەزیرەکە لە حکوومەتیشدا 36 قایمقام نمونەیەک وەگرین تەنها لە دوو ئیدارەی دوو شێوازیدا 36 قایمقام و 104 مدیر ناحیەمان هەیە لە کوردستان سەدانەوەتی ئەو مدیر ناحیە و قایم قامانە کە 36 و 104ەکەی دەکاتە 140 سەدانەوەتی خوارتەمەنی 45 ساڵینە ئەو بەپێ ئامارێکە بە ئامارێکی دقیقا بۆیە حکوومەت بارمەتی خۆلێک پرسیادیکردن کاکێ من خاڵێکی گرنگی وروژان ئەوی شوتی لە 20 ساڵی ڕابردووی حکومڕانی کوردیا کۆمەڵێک سەرکردار کۆمەڵێک دەموچاو کە لە شۆڕشەوە هاتوون ئەمانە بەردەوام حکومڕانی کوردستانەکەن و هیچ گۆڕانێکی ڕاستەقینە لەمانە ڕووی ناوە جونکە سەرچەکانی سیاستکردن لە وڵاتە بەدەستەوە بوو گەنج ئەم جونکە بنشینانی سیاستی بەدەستەوە نەگرتووە دەزانی یەک ئەوان ئەو کۆمەڵە دەمچاوی ئەو باسییان دەکە ئەوانەش ئینکاری وجودی گەنج ناکەن ئەوانیش بە شێوازێک تەمەنی گەنجایەتی خۆیان لە قۆناغێک لە قۆناغەکاندا کردوتە قوربانی یان ئەوە تا سرف کردووە لەو کایە کە تێدا کار دەکەن بەڵام ئەوانە ڕێگری نەبوونە بەشش ینی واتە ڕێگریەکی مؤسساتی سیستەماتیک لە کوردستاندا لە سیستەمی سیاسیدا هەستی پێ ناکرێ بڵێ لەمپەری تاچی هەنا نمونە کەسێک لە تەمەنیەکی سەروی 6 ساڵیدا لە قیادی حزبەکە ئاسان نییە ئەو حقەتێکە تەبعی ئێمەی ڕۆژهەڵاتی ئێمەی کوردستانی وایە ئاسان نییەوە بە سانایی بێ لە بۆ گەنجێکی دوای ڕاپەڕین شوێنەکەی خۆی چۆڵکە بەڵام گەنج ئەو هێزەیە پێی چۆڵ دەکا بەڵێ زۆر سپاس کاکێ من کاکومێت ئەڵێ لە کوردستانە ڕێگریەکی سیستماتیک لە بەرەو پێشچوونی گەنج و بەشداریکردنی لە ژیانی سیاسیان نیە تێگەشتنی تۆچیە من وازە وا هەستەکەم ئێمە من هەستەکەم تێگەیشتنێک نییە لە مۆزوعادا ئازانی من پێم وایە ئەوانەی ئەو گەنجانەی بەشداری لە پرۆسی سیاسی وڵاتەکەن پێش هەموو شتێ لە سیاسەتیان نەگەیشتون چونکە دەسەڵاتدارانی ئەم وڵاتە پێیان وایە کە دەتواننەوەی نوێ دروستکەنەوە ئەوە هەڵەیەکی گەورەیە تۆ بە خشت و داری کۆن ببینایشی گەورە دروستکەیت و چکامە زوو هەڕەمێنێ ئەزانی ئێمە گرفتەکە سەرچەکە ئەمەیە تۆ دەیە بەشداری گەنج بەشداری سیاسی بکە ئەمە پرسیارەکەیە دیوەرەگەر دێ بەشداری سیاسیگریمان ئێوە بەشداری سیاسی دەسەڵات لای چییە لەم وڵاتە چەک لای چییە لەم وڵاتە پارە لای چییە لەم وڵاتە دادگا لای چییە لەم وڵاتە ئەمانەوە ئەکەن کە گەز بەشداری سیستەمی سیاسی بکە تۆ هەخوا ئەزانی حەزەکەی لە هەموو کۆڵانەکە ڕێکخراوێ دروستکە لە هەموو ماڵەکەی چێ بکە دەبکە بە ئەندامەزانی یەک دنیا فۆرم تەوزیعکە فۆرم تەوزیعکە لەو بازاڕەیە ڕەنگە دنیای کەس فۆرم پڕکاتەوە وازانە بۆ دامەزران نەچووکە فەرقی هەیە لە مامەڵەکردنی سیاسی چکە ئێمە لەمانەی سیاست بە هەندێک بە گەنجەکان تێناگەێنین و خودی حیزبەکان نایانوێت تێ بگەن چکە سیاست هەر ئەوە نییە تۆ گەنجێک بخەیتە سەرەوە بەشداری سیاسی بکە ئێخۆ گەنجێک گەیتە سەرەوە بەشداری سیاسی پیەکەی ئەی نابێ دەسەڵاتی بێتێ ئەی نابێت لە بڕیای دادگا پێم بڵێ چەک لە بندەستی دەسەڵاتی گەنجێگا هەیە دەسەڵاتی کوردی کاک من پرسیار لە جەناب دەکەم تۆ سەرپشتەیە ڕێکخراوێتکەی پێم بڵێ گەنجە ئەو ئەندامانی کە لای تۆن تەنها بۆ فیسیفاڵ و بۆ ئەو کاتانی کە سەرۆکان دێن قسە ئەکەن تویان بێتە یاریگایەکە کۆیانەکەی تۆ قسە تەنها بۆ چەپڵەلیان ئەمانە بوون بە ئەندام ئەمە بڕای من ینی بەڕاستی حقیقەتی مەسەلەکەیە بە بڕای من آخر قسەی من ئەوەیە ئەزانی ڕۆشتنی گەنجان بۆ ناو ئەم سیستەمە سیاسیە بۆ ناو ئەم سیستەمە سیاسیە بۆ ناو ئەم کایە لە بیدایەت ئەم کایە خۆی مردووە و بۆتە گۆڕستان یعنی پرۆسی سیاسی لە کوردستانە گۆڕستان هەم گۆڕستانی ڕۆشنبیرانە گۆڕستانی گەنجانە ئەتر هیچ پێویست ناکە من پێم وایە لە دەرەوەی ئەمە بێ گەنج بە شوێن خۆی ئەبگەڕەکە بێت ئەزانی
کاگەێمەجان ئەو نمونەیە کە وەکو پرسیارێک لە منتکردن ئەو ڕێکخراوی من تێدا کار دەکەم ئەو ڕێکخراوانە دیکەی کە لە کوردستاندا وجودیان هەنا تێگەیشتنیشی زۆر غەڵەتەکە پێت بابێتن تەنها ئەو ئەندامانی ئەو ڕێکخراوە ینی زانی ئەوە سیرکردن و بێ ڕێزیکردن بەرەمبەر بە ئیرادەی گەنج ئەوە تێگەیشتنی گەنجێک بیتن کە پێت وابێتن هەزاران دەیان هەزار گەنج لە ڕێکخراوێک دێکار دەکەن تەنها مەهامیان ئەوەیە لە فیستیڤالێکدا لە کە سەرۆکەکانتن چەپڕێدنەوە گوناحێکی زۆر گەورەی کاکێ من دوو ئەو گەنجانە ئیرادیان هەیە ئەو گەنجانە فشارن لەسەر حیزبەکەی خۆیان لەسەر ڕێکخراوەکەی خۆیان و بنمونە پێت دەڵێم کە لە چ مەجالێکیدا فشار بن و تشیان کردێ و هەمیشە ئەو هێزە فشارەنە ئەو گەنجانە ڕۆحی نوێبوونەوە نمونەکەت پێ دەڵێم یەکێک لەوانەی کە تعدیلکردنی تەمەنی ئەندامەتی پەرلەمانی کوردستان بەپێی قانون پێشتر دەبایە لە سەروسی ساڵی و ببە پەرلەمانتار دەبا ئەوە بایە ئەو ئەندامانی ئەو ڕێکخراوە فشار بوون لەسەر ڕێکخراوەکەی خۆیان لەگە کۆمەڵک ڕێکخراوی دیکە کەمپینیا پێکینە لە دەرگای هەموو حیزبەکانیاندا و فشاریان کردووە تەمەنی پەرلەمانی تعدیل کرێسا لە 25 ساڵیەوە لە 25 ساڵی ڕخنەگرانی دەرەوەی حیزب بوون قسانە ئەکەن تاریخی ئۆپۆزیسیۆن لە من کردێ دەبی وەڵام بدەمەوە یەک قەوس وەڵامم دۆجێ دەمن زارێک دەتەوێت پێم بڵێ ئەگە دەتەوێت پێم بڵێ کاکێ من ئەگە دەتەوێت پێم بڵێ ئەوە هێزی ئۆپۆزیسیۆن بۆ وای کردووە فشاری ئۆپۆزیسیۆن بۆ جارێ با پێ دروم تاریخەکەی ئۆپۆزیسیۆنی حەقیقی و ئەکتیڤ و کارە لەو وڵاتە پێم وایە هەمومان کۆچین لە دوای 2009 دەست پێ دەکات ئۆپۆزیسیۆنێکی ئەکتیڤ لە وڵاتیانی ئەو بۆی لە من تێبگەین لە دوای 25 هەفتە دەست پێ دەکات واتە ئەوەی کە من باز دەکەم ئەو فشارە ئۆپۆزیسیۆن وجودی نەبووە ڕێکخراوەکان کەمپین و ڕێکخراوەکان فشاریان هەبە دوو کوردستان گۆڕستان بێ لە هەموو بارەکان بەشکل نیە جەنابەت دەبارەکان نا لە پرۆسی سیاسیە زانی گەنج کە ئەچێ بێ بمرێت گەنج هێزێکی کاریگەرە گەنج داینەمەوەیە قووەتەیە گەنج بمرێنیتن هیچ سیستەمێک هەر سیستەمێک گەربیرکردنەوەیە گەنج بمرێن خۆی دەمرێتن بەڵە قوربان یەکێک لەو کە گرنگانەی کە گەنج ئەتوانێت لە ڕێگەوە بەشداری بکات لە پرۆسی سیاسیە لە هەر وڵاتێکە بریتێت لە ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی بەڵام ئەو ڕخنەی کە بەردەوام لە دەسڵاتی هەرێمی کوردستان نەگیری ئەوەیە کە ئەو دوو پارتە دەسڵاتدار و هەموو حیزبەکانی تری کوردستانش بە شێوەیەکی گشتی دەستیان خستۆتە ناو ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی و کردویانن بە ڕێکخراوی حیزبی هەموو حیزبێک ڕێکخراوی خۆی هەیە ئەمە بە شێوەیەک لە شێوەکان ناکاتە کوشتنی مشارەکەی گەنج لەناو کۆمەلگای مەدەنی و ژێر سیاسی ئەمە دەمانەوێت لەگە دنیای نوێ ڕابین و پێمان وابێ وەکو وڵاتانی دیکەی پێشکەوت و دیموکراسی کە تێدا قوڵ بوویتەوە تا سەر ئێسقان دیموکراسینە ئەگەر دەمانێت تەقلیدی ئەوان بکەین با پێت بڵم لەوێش کاری ڕێکخراوەکان چۆنە لە کوردستاندا شەرم نییە کاگومێت لە کوردستاندا شەرم نیە هەر حیزبێکی سیاسی ڕێکخراوی تایبەت بەخۆی بە توێژەچیە بیتن ئەسڵەن ئەوە کۆمەلگای مەدەنی لەوەوە دروست دەبێتن کامە وڵاتی ئەوروپی و پێشکەوتوو کە قالبووی نێو دیموکراسیەت هەیە ڕێکخراوی تایبەت بەخۆی نەبی سەر بە حیزبەکانن ینی ئەوە کوردستان نییە بەتەنیا ئەوە کۆمەلگای کوردی نییە زۆر سپاس کاکێ من ئایا ئەمە بە حیزبیکردنی ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی کە وەسیلەیەکی گرنگی مشارەکەی گەنجە لە ناو عملی سیاسی هەر وڵاتەکە بە شێوەیەک لە شێوەکان پێتوانێت لێدانی ڕۆلی سیاسی گەنج بێ بالفعل وایە ئەزانی بۆ چونکە سیاست خۆی پرۆسێکی کراوەیە وەکو بازنێکی خڕوایە ئەخولێتەوە بەردەوامە لە خولانەوەیە ئەبێ لە هەموو کایەکانی کۆمەلگایە بەعام بەگشتی تەسیراتی هەیە تۆ لەلایەکەوە مەزموعی ڕێکخراوە دروست کردووە هاتوویت هەموو ئەم ڕێکخراوانە دنیا ڕێکخراومانەیە بەڕاستی هەموو ئەم ڕێکخراوانە بە حیزبیەکەی هەر حیزبێک دێ ڕێکخراوێکی خۆی دروستەکە کاتە کۆی کۆمەلگەت کرد بە حیزبی بوون لە دنیای مۆدرنە یەک نمونە بدێت تا من ساڵە پێش چای ئەو بینێرانە ئەطرافێک بکەم برم قسەکانت تەواوە معقولە یەک نمونە بدێت لە وڵاتێکی پێشکەوت و ڕێکخراوەکان حیزبەکان دروستیان نەکەن یان ئەوتە تەمیلیان نەکەن یان ئەوتە لە دوای حیزبەکانم ڕێکخراوەکەم پێ بڵێ لە گۆی زەوی لە سیستەمی دیموکراسی یەک ڕێکخراوم پێ بڵێ وڵاتم پێ بڵێ لەو وڵاتە ئێمە بینیمان ڕێکخراوەکان کاکە گیان بەشکلێکی دیکەیە ئەسڵن لە وڵاتی ئێمە شەرم دەکەین لە تایتلەکان بۆ نمونەوە ئەو ڕێکخراوە من تێدا کار دەکەم دەگوترێ یەکێتی لاوانی دیموکراتی کوردستان دزانی ئەو ڕێکخراوە لە ئەڵمانیا پێ دەگوترێ لاوانی پارتی دیموکرات مەسیحی دەزانی لە فەڕەنسا پێ دەگوترێ لاوانی سۆشیال دیموکرات دەزانی لە ینی ئەوانە نمونەن من حەزم قسم پێ نەبڕێزان تۆ وتی نمونێکمان بڵێکە لە دنیای کۆمەلگای مەدەنیە ڕێکخراوەکانی گەنجان و لاوان حیزب دروستی نەکردن من یەکشت بە جەناب دەڵێ من بەڕاستی لەسەر ئێستا قسەکە لەسەر ئەوەکەم بەڵام من قسم لەسەر ئەوە نییە
چەند ڕێکخرا و چەند حیزب دروستەکە من لەوە تاو بڕوان بۆ هێناوە کە کۆمەلگەی کوردی بووە بە کۆمەلگەیەکی حیزبی سەراپا ئینسان بۆ بە حیزببوون تایدا لەم کۆمەلگانەدا ئینسانە هیچ پرۆسێکتیدا پێشکەوتو نابێ ئەگەر ئەندامی حیزبێک نەبی و ئەگەر ئەندامی حیزبی پابندی پرەنسیب و ئەتەکێتەکانی ئەو حیزبەبی کاگمێت قسەکەیم لەسەر ئەوە نییە جەنابتان ئەندامەکەی تۆ لە ئەوروپا چیناوە لەوێ چیناوە نمونەی ئەوێن بۆ باشە من قسێک ئەزان چی لەبەر ئەوە من بڕوام وایە سیاسەتی نوێ لەدایک ئەوەی کە پێشتر وتم مەزانی سیاست لە کوردستانە بۆتە ینی مۆنۆپۆل کراوە هەجنەوەیەک بچێتە ناوی هەچ خوێنێک بچێتە ناوی باگراوندێکا بە خوێنەکەی خۆی بۆیە کتومت تەدریجیە ناتوانێت گەشە بکەوە من بڕوام وایە کە میکیاشکردنێکی خەتەریش ئەگەر ئێمە هەومان بەم شێوە باسی دەسەڵات بکەینەوە پێمان وابێ سیستەمی سیاسی لە وڵاتدا گەنج دەتوانێت بەڕێوەی بەرێت چکە شتێکی حاشا هەڵنەگرە ئەزانی زۆردارم پێم نەبڕێزانی چونکە خەریکە وای لێدێ ڕێزمێ زانی خەریکە وای لێدێ هەموو زنی و فرۆشێگەی بە سیاسی خۆی سیاست ئەمە نیە زانی سیاست بۆ مانایان نییە کە من چون بەشداری کرد خۆکاکە من ئێسم شتێک بم کاگوێن من لە هیچ حیزبێکی سیاسیانی و بەڵامەوەتە بەشداری کایم هەیە لە پرۆسی سیاسی چکە من لەناو ڕێگرەکە ئەوەیە من هەرەوتەر قساکەم من قسە لە سەرواکەم ئەندامی ناو ڕێکخراوەکەی جەنابەت ڕۆژە لە ڕۆژان بتوانێت بەسەرەوەکە بێ قورقوربان ئەمەی جەنابەت هەڵبوو کاکە من پرسیارەکە ئەمەیە گەنج ڕایەک هەیە لەسەر گەنج پێی وایە گەنج خۆی لە ڕۆژگاری ئەمڕۆیە بە سروشتی ئەم زەمانی ئەم سەردەما بۆ بە گەنجێکی بێباک و گەنجێک بایەخ بە کۆمەڵێک شتی لاوەکیەیە نەک مەسلەی گرنگی سیاستکردن گەنجی هەفتاکان چۆ ناو پرۆسی سیاستەوە و شەڕی دژی بەعس کرد و تەحملی مەسئولیاتی زۆری کرد گەنجی ئەم ڕۆژگارە بایەخ بە کۆمەڵێک شتە ئەتیمامی لە کۆمەڵێک شتەیە کە زۆر جیاوازە لەمە ئەمە ئەوە ناگەێنێ کە هەڵەکە لە خودی گەنج خۆیەتی لە کۆمەلگای ئێمەیە نەک لە دەستادارە سیاسەکان لەگەڵ پرۆسێکا هەڵبکە کە بە ئەو دروست نەکراوە کاکە ئێستا پرۆسێکمانێ بۆ زمانی هەفتاکان بارمەتیت بۆ ئەو دروست نەکراوە زانی بۆچی بۆ دروست لەبەرەوەی ئێستاش سیستەمی سیاسی لە وڵاتای سیستەمی خوێناویە و ئێستا شەڕ لەسەر دەسەڵات دەکرێنەوە کۆنەکەی ڕابردووکە لە هەفتاوە تا ئێستا سەرۆکن تا ئێستا شەڕ لەسەرمانەوە ئەکەن چ گەنجێک دەتوانێت بەشداریان پرۆسەیە بکە بۆچی گەنج لە وڵاتەیە ناتوانێت لە سیاسەتی دروستکراوە دەزانین یەکەم شێت دیسان دەڵێمەوە گەنج گوناحە خرزانی تێگەیشتنی زۆر هەڵەمان هەیە خەریکە ڕێکخراوەکان خەریکە سەرکردایەتی حزبەکان خەریکە حکومدارانی ئەو وڵاتە خەریکە گەنج خۆشی پێمان وابی گەنج کەمەندامە دەبی خێری پێ بکرێ دەبێ ئاوڕێ لێ بدرێتەوە گەنج پاژماوەی کارەساتێکی سروشتی وەکو لافاوە کاکە گەنج قووەتە هێزە گۆڕانخوازە نوێخوازە داینەمۆی کۆمەلگایە یەک پرسیار لە جەنابەت دەکەم زۆر بە کورتی جوام دەوت تا من بە شێوازێکی زۆر ڕێک پێت بڵم واقعیانە کەچیە ئاستی بەشداری گەنج لە وڵاتەدا چۆن دەبینی کەواتە دەزانی ئەو تێگەیشتنی جەنابەتە بەڵام ئەگەر شێوازە واقعیەکە ینی خۆ من ناتم لە جیرفان من پرسیارەکەم تۆ ئاستەکە بەخراپی دەبین من وەڵامەکە دەدەمەوە کە بەشکلی جەناب سێر یەک لاکەی یەکلات پێناڵێم ئەسلات پێڵمەگە قسەکانمانە بڕوانە لە کۆمەلگا هەموو کۆمەلگایە گەنج دابەش دەبی بەسەر سێ ئاستێکیان ئەگە بەشداری سیاسیمە بەسەمەوان لایەنەکان دیکەنیە گەنجە کارەکانیان پێدەگوترێت کە تەفەڕوغن لە بۆ کاری سیاسی و لە نێو ڕێکخرا و حیزب و پارت و لایەنە سیاسیەکان کار دەکەن و بەشێکی ژیانی خۆیان حیاتیان تەفەڕوغ کردە لە ڕێکخراوەکان ئاستە مامناوەندەکە بریتین لەوانەی بەشداری سیاسی پیان وایە لە هەڵبژاردنێک دەنگ بە کیانێک دەدەن یان نایدەن بەشداری هەڵبژاردنێک دەکەن بۆنەیەکی نیشتیمانی دەکەن بۆنێکی نەتەوەی ئەو وڵاتە دەکەن ئاستە ناکارەکان بریتین لەو گەنجانەی مۆبایلاتیشیان بۆ مەوزوعەکەی بەلای ئەوانەوە دنیای سیاست چی تێدا دەگوزارێتن ئاساییە ئەوە لە هەموو دنیا لەو سێ ئاستە زیاتر بە ئاستی بەشداری گەنج نییە کۆمەلگا بە کۆمەلگا گۆڕانێک تێدا دەکرێتن ئاستەکانی نسبیە دەکرێت کۆمەلگای کوردستانی کە پێی دەگوترێ کۆمەلگایەکی سیاسی حزبی لە کۆمەڵێک وەکو جەنابەت گوتت لە جومگەکانی ئەو وڵاتەدا خەڵک بەشدارە دەکرێت کۆمەلگای کوردی و گەنجی کوردی بە گەنجە کارەکە ببیندرێت کە لە نێو حزب و ڕێکخراوەکاندا وجودی هەیە پێشمان وانەبێ دیسان دەڵێمەوە تەنها بەشداری گەنج پێیوەستە بە ئەندامبوونی لە کاکومێت پرسیارەکە دەکەم و دوام پرسیار ئەچینەوە بڕەکە پرسیارەکە من ئەمەیە ئەو ڕایی کە پێی وایە گەنج بواری نەماوە بەشداری پرۆسی سیاسی بکە ئەوەیە کە حیزبەکان لە کوردستانە زۆربەی بوارەکان ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی و دام و دەستگاکانی تەنفیزی و پەرلەمان و هەموو ئەمانە بە خەڵکی حیزبی جێکراوەوە ئەی گەنجێک ئەو شەریحە بەرفراوانەی گەنج
کە لە دەرەوەی حیزبەکانە چۆن بەشداری پرۆسی سیاسی بکات لە کاتێکە حیزب ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی و هەموو کارتە بەهێزەکانی سیاستکردنیان لە وڵاتە قۆڕخ کردووە بەڵەوەی وەڵام بیتەوە ناوبرەکمانە باشە ئازیزانم پرۆگرامەکەمان بەردەوامە دوای ئەم ناوبڕە بینەری پرۆگرامەکەمان بن و دوای ناوبڕیش ئێوە ئازیز دەتوانن لە ڕێگەی ژمارەی تەلەفۆن کە لەسەر شاشەکە دەکەوێت دەتوانن پەیوەندیمان بکەن و پەیام و سەرنجی خۆتان بگەێنن بینەرە.